کاروانێکی شۆڕشکێر بەڕێوەیە و ڕەچەشکێنی هەورازی سەختە. سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە بەڕێوەیە. سڵاو لە پێشمەرگەی کۆمەڵە. سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە ڕۆژی پەیمانبەستن لەگەڵ خەباتی زۆر لێکراوانی کۆمەڵگەی کوردستانە لە دژی نظامی شەڕخواز و خوێنڕێژی کۆماری ئیسلامی ئێران. ڕۆژی ڕێزگرتنە لەو خۆشەویستانەی کە لە پێنا و ڕزگاری بەشەریەت و حورمەت و ئازادی و بۆ پێکێنانی کۆمەڵگایەکی بێچین و کۆمەڵگای سۆسیالیستی لە ڕیزی پڕ لە شانازی پێشمەرگەی کۆمەڵەدا گیانیان بەخت کرد. ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە ئەو بنەماڵانەی کە ڕۆڵەکانیان لە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵەدا گیانیان بەخت کرد و ئێستا کۆمەڵە بۆتە ڕۆڵەی شیرینیان لە پێشمەرگە و لە هاوڕێیانی بەشە جۆراجۆرەکانی تەشکیلاتی ئەلەنی هەڵسوراوان و خەباتکارانی ناوشارەکان و لە هەموو ئەو کەسانەی کە دڵیان بۆ کۆمەڵە لێرەدا پیرۆز بێت. بەرز و بەڕێز بێت یاد و بیرەوەری هەموو گیان بەختکردوانی ڕێگەی ئازادی و سۆسیالیسم. بینەرانی عەزیز، هەروەک ئاگادارن ئێمە هەموو ساڵێک لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە بەم بۆنەوە بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە تەرخان دەکرێت بە سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە و ئەم ساڵیش ئێمە بم بۆنەوە ڕپۆرتاژێک ئامادە کراوەکە لەگەڵ هاوکارانماندا تەلەڤیزیۆن ئامادەمان کردووە لە چەند بەشیش پێک دێت. ئێستاش سەرنجتان ڕادەکێشم، فەرموو بۆ بینینی. بڵێ ئازیزان، ئێستاش هاتوونێتە لای کۆڕێک لە هاوڕێیانمان. پێمان باش بوو ئەوانیش لەم ڕپۆرتاژەدا بەشدار بن و هەر کامێکیان بنەوەی خۆیان قسە و باسییان هەیە. بەڵام ئێستا دەچینە لای هاوڕێ ئومید. سرودێکی ئامادە کردووە، دواتر لەگەڵ هاوڕێ ئەدیب شتێکی خۆشیان بۆ ئامادە کردوین کە پێشکەش بێەوەی خۆشەویست دەکرێت. فەرموو بۆ بیستنی و بینی. من پێشمەرگەی کوردستانم، ئامادەی جەرگەی مەیدانم. من پێشمەرگەی کوردستانم، ئامادەی جەرگەی مەیدانم. بەسەر و ماڵ و ژیانم، ئەی پارێزم کوردستانم. بەسەر و ماڵ و ژیانم، ئەی پارێزم نیشتمانم. دەست لە چەکم، دەست لە چەکم هەڵناگرم، یا سەراکەوم یان ئەمرم. بەم کوردستانە ڕەنگینە کە باشتی سەرزەمینە. بەم کوردستانە ڕەنگینە کە باشتی سەرزەمینە. بەم کوردەی بەشی لەم ژینە، دیل و کوشتن و بڕینە. بەم کوردەی بەشی لەم ژینە، دیل و کوشتن و بڕینە. دەست لە چەکم، دەست لە چەکم هەڵناگرم، یان سەراکەوم یان ئەمرم. هەشتی سەرزەوینە بەم کوردستانە ڕەنگینە کە بەهەشتی سەرزەوینە. بەم کوردەی بەشی لەم ژینە، دینی و کوشتن و بڕینە. بەم کوردەی بەشی لەم ژینە، دینی و کوشتن و بڕینە. دەست لە چەکم، دەست لە چەکم هەڵناگرم، یا سەراکەوم یان ئەمرم. بەلەنجە 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 هیچ نەماوە، ئاخ بەلەنجە 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 هیچ نەماوە. هەمووی ون بوو بزر بوو بەدەست حوکمی مەلاوە. هەمووی ون بوو بزر بوو بەدەست حوکمی مەلاوە. ڕەبیێران بێران سە ساڵ بە پاشگەڕاوە. ڕەبیێران بێران سە ساڵ بە پاشگەڕاوە. هەمووی ون بوو بزر بوو بەدەست حوکمی مەلاوە. ئاخ بەلەنجە بەلەنجە
بزربو بدز حكمي ملاوى بلنجة 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 هيش نماوى اي بلنجة 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 هيش نماوى همي ونبو بزربو لجرح ولي عباوى همي ونبو بزربو بدس حكمي بلاوى اي بلنجة 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 هيش نماوى اي بلنجة 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 هيش نماوى سیویکی جزردان راجع پزماری کاملا پیروزبایی دکم لطوای خانواده شهیدان کاملا و خانواده کاملا پیروزبایی دکم لطوای زحمتشان ایران و کردستان. سرتا بخیراتنی ایوی خوشویست کم لبشی تلویزیونی کاملا و که هاتن ایمتان بسر کرده و هوای سرکوتن تام با خوازم و هروها پیروزبایی خوم آراسته همو او پیشمرگانی که روزی گل روزان تنانت با ساعتی کش بید چکی پیشمرگی کاملا نشان کرد و هاتون تناو امسنگره و پارێزگاری لە ژیان و ماڵ و حاڵی خەڵکی چینی هەژار و کرێکار دەکەن. و هەروەها پیرۆزبایی ئاراستەی هەموو بنەماڵی خۆڕاگری شەیدە سەربەرزەکانمانەکەم کە هەتاکوی ئێستا بە خۆڕاگری خۆیان لەژێر سەختترین ئازار و ئەشکەنجە و سوکایەتیکردنی کۆماری ئیسلامی بەسەر و بنەماڵانەدا خۆڕاگریان کردووە و بەردەوام دەست بە کۆماری ئیسلامی خەبات و چالاکیەکەن و هەروەها ئەو فعالە کرێکاریانەی کە هەر ڕۆژە لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا ئەشکەنجە و ئازار ئەدرێن و تەنانەت لە سێدارە ئەدرێن و ئێستاش بیر و باوەڕی خۆیانیان نەدۆڕاندووە و بەردەوامن لەسەر ئەوەی کە کۆماری ئیسلامی بڕوخێت حکوومەتێکی فاشیستی کە بە دڕندانەترین شێوە لەگەڵ خەڵک تاوتوێکات مقابلیان کردووە و هەتاکو ئێستا خۆڕاگرانە خۆڕاگریان کردووە و ئێستاش بە ورەیەکی سەربەرزەوە دژ بە کۆماری ئیسلامی ڕاوەستاون و مقاومەتەکەن. دیسان بە خێراتنتان لێ یەکەم هیوادارم هەر سەرکەوتوو بن شکۆدار بێت هێزی پێشمەرگەی کۆمەڵە و پیرۆز بێت سیویەکی جۆزەردان. ڕۆژی سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە پیرۆزبایی ئەەکەم لە تەواوی کادر و ئەندامانی کۆمەڵە و هاوڕێیانی پێشمەرگەی کۆمەڵە و پیرۆزبایی ئەەکەم لە بنەماڵە سیاسیەکان و بنەماڵە گیانبەخشکردووانی کۆمەڵە. سیویەکی جۆزەردان پیرۆز منیش بەنەوەی خۆم پیرۆزبایی سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە هەموو پێشمەرگە قارەمانەکان و کادر و ئەندامانی کۆمەڵە دەکەم بە تایبەت بنەماڵەی سەربەرزی شەهیدانی ڕێگای سوسیالیزم و دەستخۆشی دەکەم لە هاوڕانی بەشی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. پیرۆز بە سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە. منیش وەک پێشمەرگەیەکی کۆمەڵە
ڕۆژی سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە تەواوی هاوڕێکان و بنەماڵە سیاسەکان و بەندکراوەکان و پیرۆزبایی یەکەم پیرۆز بێ سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە بژی کۆمەڵە. سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەیە. منیش وەکو پێشمەرگەیەکی کۆمەڵە پیرۆزبایی ئەم ڕۆژە مەزناکەم لە هەموو کادر و ئەندامانی پێشمەرگەی کۆمەڵە و هەروەها تەواوی ئەو کەسانی کە دڵیان بۆ کۆمەڵە لێدات و لە مەقتەعێک لە ژیانیان چەکی پڕ لە شانازی هێزی پێشمەرگەی کۆمەڵیان کردوەتە شانیان و هەروەها بنەماڵەی ئەو گیانبەخت کردوانەی کە لەم ئاخێزە جەماوەریەی شۆڕشی ژینا گیانیان بۆ دنیایەکی شایستە و ئازادی لەدەستدا. بەرزی چیاکان و قوڵایی دەریاکان بێ سنوورن بەقەت بەرزی چیاکان و قوڵایی دەریاکان یادیان بەخێر. بەرز و بەڕێز بێ سیویەکی جۆزەردان بژی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵا و یادی هاوڕێ کاک سەعیدی موعینی ناسراو بە کاکخانە وەک یەکەم شەهیدی پێشمەرگەی کۆمەڵا پیرۆزبایی خۆم دەکەم لە تەواوی بنەماڵەی گیانبەخت کردووان و زیندانیانی سیاسی و پێشمەرگە قارەمانەکانی کۆمەڵا. وەک دەزانین کاکخانەی موعینی لە سیویەکی جۆزەردانی ساڵی 1357 هەتاوی لە گەڵ کۆمەڵی پێشمەرگەی یەکێتیدا لە باشووری کوردستان لە ناوچەی ماوەت کە دەکەونە بۆسەیەکی هێزەکانی باسی عێراقی لەو کاتەدا و لە شەڕێکی نابەرابەرانە و قارەمانانەی پێشمەرگەکانی یەکێتی و کاکخانەی موعینی کە بەداخەوە لەم شەڕەدا شەهید دەبن و سەرکردایەتی کۆمەڵەش وەک یەکەم پێشمەرگەی شەهیدی کۆمەڵا سیویەکی جۆزەردانی بە ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵا ڕاگەیاند و لەو کاتەوە ئێمەش یادیان دەکەینەوە. دیسانەوە پیرۆزبایی سیویەکی جۆزەردان دەکەم لە تەواوی بنەماڵەی شەهیدانی کۆمەڵە و بە تەواوی گشت دڵسۆزانی کۆمەڵە و پێشمەرگە قارەمانەکانی کۆمەڵە. پیرۆز بێت. منیش بە نۆبەی خۆم سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵا لەسەر جەم هاوڕێیانم و لایەنگرانی کۆمەڵا بە تایبەت بنەماڵەی سەربەرزی گیانبەختکردووان پیرۆز دەکەم. سڵاو ڕێزی تایبەتمەیە لە خزمەت هەموو بینەران و بیسەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران. من کاوان سەنیعی پێشمەرگە و کادری کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران لە بەشی هەواڵی کوردیدا. هاتنی سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە هەموو پێشمەرگەکان کادر و ئەندامان و لایەنگران و بنەماڵەی سەربەرزی گیانبەختکردوانی ڕێگای ئازادی و بەرابەری پیرۆزبایی یەکەم. هەروەها هاتنی ئەم ڕۆژە پیرۆزە ئەم ڕۆژە پڕشانازیە لە بنەماڵەی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا
پیرۆزبایی یەکەم و سەری تعزیم و نوازشیان بۆ دانوێنم داواکاریم لە خەڵکی بە شەرەفی کوردستان ئەوە یەکەم بەدەم خانوادەی گیانبەخکردووانە نێڵن تەنیا بمێنن بزوتنەوەی کە شکڵی گردا بەناو دادخواهان ئەتانێت وەکو ئەو بزوتنەوەی کە لە ئارژانتینە توانی ڕژیمی دیکتاتوری بەزان و دەربێنێ بزوتنەوەی دادخواهانی شۆڕشی ژینا لە پەیوەندی لەگەڵ دادخوازانی 98 96 78 88 ئەتان ئەمانە پێکەوە جومبشی عەزیم شکڵ بگرن پێک بێنن و بتوانن ڕژیمی جمهوری ئیسلامی تا ڕوخان پێش بوون بۆیە داواکاریم ئەوەیە ئێستا کە تۆزێک گۆڕانکاری لە ئارادایە ڕژیم خەریکە نەرمشە قاهرەمانانەی ترەکات ئێوە گۆڵ تەبلیغات ڕژیم نەخۆن ئاگادار بن خۆتان ڕێک بخەن خۆتان سازمان بن هەتا ئەتوانن NGO سازمان نەهادە مەردمی ایجاد بکەن لە هەر گروهێ لە هەر مەحەلەیەکەتان گروه خۆتان پێک بێنن گروهی چەند نەفەری لە نزیکترین کەسەکانتان خۆتان سازمان بن ئێمە نیازمان هەیە کە ڕێکخراوتر پتەوتر و محکەمتر بین خۆمان ئامادەکەین بۆ هەر ئەگەرێ ڕژیم ئەوێ نرخی بنزین باتە سەرەوە مەقتەعی شاید نرخی دولار دابەزێ نرخی شتومک دابەزێ بەڵام ئەمانە کاتیە خۆتان ئامادەکەن بۆ دۆخێکە کە لە بواری ژینگە کەم ئاوی ئەوەیە نانیش کەم بووە ئارد کەم بووە و نرخەکان بەردەوام ئەڕواتە سەرەوە بۆیە خۆتان ئامادەکەن بۆ دۆخی زۆر زۆر سەختتر و هەستیارتر لازمە کە ئێوە سازمانی یافتەتر ڕێکخراوتر ئامادە بن بۆ ئەو ڕۆژە کۆمەڵە پشتیوانتانە کۆمەڵە هەموو کات پشتیوانتان بووە کۆمەڵە ڕاهکارتان پێیا کۆمەڵە ڕاهنماییتانەکە ئەو ڕێنمایانە کە لازمە بۆ پێشبردنە ئەو جومبشە پێتانی ئەدەین پەیوەندیمان لەگەڵا بگرن ئێمە ڕاهکارەکانتان پێدەین ئێوە خۆتان ئامادە بکەن وە کۆمەک بنەماڵەی گیانبەخکردووانکەن کە لەگەڵ بنەماڵی گیانبەخکردووانی سەراسەری ئێران یەک جومبشە عەزیم بتان شکڵ بن بۆ ئەوەی کە ڕوبە ڕوخانی کۆماری ئیسلامی بچین لە کۆتاییشتا بۆ جارێکی دیکە یادی کارخانەی معینی عەزیز بەرز ڕاگرین و سڵاوە نێرین بۆ بنەماڵی سەربەرزی گیانبەخکردووان و هەروەها سڵاوە نێرین بۆ هەموو لایەنگرانی خۆشەویستی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران یان سەرکەوتن یان سەرکەوتن یان سەرکەوتن پێشمەرگەی کۆمەڵە هێمای مێژوویەک پل لە شانازیە لە سەرودەمی نزیکبوونەوەی یەکێک لە بۆنە مێژووی پل لە شانازیەکانی کۆمەڵە داین ئەم بۆنەیە ڕۆژی پێشمەرگەیە 31 جۆزەردان بووەتە یەکێک لە ڕۆژە درەوشەکانی هێمای مێژووی خەباتی دادپەروەرانەی خەڵکی کوردستان لە ماوەی 44 ساڵی ڕابردوودا هاتنی ئەم ڕۆژە مەزنە و مێژوویە لە سەرجەم پێشمەرگەکانی کۆمەڵە و سەرجەم ئەو تێکۆشەرانەی لە ڕێزەکانی ئەم هێزەدا خەباتیان کردووە و شانازی بە ئاهداف و ئامانجەکانیان ئەم هێزەوە دەکەن پیرۆزبایی دەکەین هەر بەم بۆنەیەوە ڕێز دەگرین لە یاد و بیرەوەری گیانبەختکردوانی نێو ڕێزەکانی پێشمەرگەی کۆمەڵە و سڵاو دەنێرین بوو بنەماڵەی خۆڕاگر و سەرفەرازەکانیان پیرۆز بێ 31 جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە 31 جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە پیرۆزبایی یەکەم لە هەموو پێشمەرگەکانی کۆمەڵە و بەتایبەت خانەوادەی گیانبەختەکانی کۆمەڵە منیش بەنەوەی خۆم پیرۆزبایی 31 جۆزەردان ئاراستی هەموو پێشمەرگانی کۆمەڵە و بنەماڵەی شەهیدانی کۆمەڵاگەم و هیوام ڕوخانی کۆماری ئیسلامی و سەرکەوتنی هەموو ئامانجەکانی کۆمەڵەیە منیش بەنەوەی خۆم پیرۆزبایی 31 جۆزەردان لە هەموو هاوسەنگەرەکانی خۆم و لە هەموو بنەماڵە شەهیدەکانی ئەم ڕێگا دەکەم بژی هێزی پێشمەرگەی کۆمەڵە منیش بەنەوەی خۆم 31 جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە هەموو هاوڕێیانم و هەموو ئەندامان و لایەنگەران و هەموو ئەو کەسانی کە دڵیان بۆ کۆمەڵە لێدەدا بەتایبەت بنەماڵەی سەربەرزی گیانبەختکردووان پیرۆزبایی یەکەم بەرز و بەڕێز بێ 31 جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە بژی هێزی پێشمەرگەی کۆمەڵە
منیش بەنەوەی خۆم ڕێز و سڵامەیە بۆ هاوڕێیانی تلویزیۆنی کۆمەڵە بینەرانی خۆشەویست و دەستخۆشیەکەین لە دەستەندەرکارانی تلویزیۆنی کۆمەڵە بۆ ئامادەکردنی ئەم ڕەپۆرتاژە بە بۆنەی سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە. منیش وەکو پێشمەرگەیەکی کۆمەڵە وەکو ئینسانێکی ئازادی خواز ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە خۆم و سەرجەم هاوڕێیانم پیرۆزبایی یەکەم و بەتایبەت بنەماڵی شەهیدان و زیندانیانی سیاسی و ئەو بنەماڵانە کە لە توولی چەند مانگی ڕابردوودا کە خزم و کەس و کار و جوانیان بەدەست کۆماری ئیسلامی گیانیان لە دەستداوە بە ئەوانیش پیرۆزباییەکەین و یادی ئازیزی ئەوانیش بەزڕاکەین. و لە دومین ساڵیادی گیانبەخکردنی هاوڕێ فراش شعبانی هاوڕێ تێکۆشەر و فەرماندەی ماندوونە ناسی کۆمەڵە لە سیویەکی جۆزەردان دومین ساڵیادی ئەو بەزڕاگری. و هیوادارم سیویەک جۆزەردانی ساڵی داهاتوو لەسەر وێرانەکانی کۆمەری ئیسلامی ئاگری ئازادی بەرپاکەین و ئەم ڕۆژە پیرۆزە و پڕ لە شانازیە پێکەوە جەژن بگرین. بژی کۆمەڵە بژی هێزی پێشمەرگەی کۆمەڵە پیرۆز بێت سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە. سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە هاوڕێیان و کادر و ئەندامانی کۆمەڵە پیرۆزباییەکەم و بەتایبەت بنەماڵەی گیانبەختکردوانی ڕێگای سوسیالیزم پیرۆزەکەم.